السلام عليكم. باشی ڕۆژگارتیان بەیانیت باش باشی سەلامەت بی باشی شکر الحەمدولله ئیشاڵڵا هەر باش دەبی بە بەجانەکەمان کووە حەیرانی سپاس بەخوای گەورە دوێنێ نەشتەرگەری مناڵبوونمان بۆ ڕۆژگارخان بە ئەنجام گەیاند خۆی مناڵەکەی سپاس بەخوا زۆر باشن ڕۆژگارخان لە بەرواری 2023 نەشتەرگەری بڕینی گەجەی بۆ کراوە لەلایەن تیمی نەشتەرگەری نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لەلایەن دکتۆر درێر و تیمی نەشتەرگەری بڕینی گەجە نەشتەرگەرەکەی بەسەرکەوتووی بە ئەنجام گەیەنراوە 6 مانگ پاش ئەنجامدانی نەشتەرگەری بڕینی گەجە ڕۆژگار دووگیان بوو و بەهۆی ئەوەی کە کێشێکی باشی دابەزان کە ئەمەش هۆکارێکە بۆ دووگیانبوون بە تایبەت لەوانەیە کە فرەکیسی هێلکەدانیان هەیە و پاش تێپەڕینی 9 مانگ لە دووگیانەکەی سپاس بخوا لە بەرواری 22/1/2025 نەشتەرگەری مناڵبوونن بۆ ڕۆژگارخان بە ئەنجام گەیاند و سپاس بخوا خۆی مناڵەکەی تەندروستێکی زۆر باشیان هەیە. الحمدلله پاش 2023 عملياتي نشتغلي محيدة ما لو كرت الحمد لله باستوديو يتش عملياتي من داربونيان بوكردو الحمد لله بخوي بكوربا داكشي زوزور باشن الحمد لله استهفى كان زوزور باشن خاصة دكتور ذنوار اواني كان نشتغلي محيدش يعني لو كرت زوزور باشبن لما ويشجمك نسكت سلشي زياتري شي دا بزانت خو خيري خير خوازا بنوسيكا او خسخانه دروس كرديو زور كس ودلي هزاران کەس سوودی لەو خەستخانەیان بینیەوە هیوادارم بەردەوام بن خێرخوازەکان. میهرەبانی دڵسۆزی و لێزانی